خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. گفتوگۆ و جەدەلی جۆرا جۆر لەسەر دۆخی خەڵک و قەیرانەکانی هەرێمی کوردستان هەیە. هەریەکە بە جۆرێک لە بەرژەوەندی حەزبی خۆی باسیەکات، ئەوەی کە گرینگە و سنتەرە خاک و خەڵکە. چۆن گرنگجی بدرێت بەوەی کە بەڕاستی چارەسەری قەیرانەکان بکرێت، بەڕاستی بارقورسی و بارگرانایی سەرشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەم بکرێتەوە. چۆن وا بکرێت ئەگەر مەترسێک لەسەر هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان هەیە کورد یاخود دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان چارەسەری بکەن. چەند گرینگە هەنگاوەکانی هەرێمی کوردستان بەرەو هەنگاوی گەشە سەندن و چاکسازی و ڕێخستنی ژیانی خەڵک بێ، نەوەک ململانەی حزبی لەسەر شەقامەکان و لە سۆشیال میدیا. ئەم شەو لە پانۆراما گفتوگۆی ئەم بابەتە دەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان. بەڕێز پەیمان عەزەدین پارێزەر، خێربەی پەیمان خان. هەروەها بەڕێز کاوێس مەلا پەروێز، کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان، هەوا هاوکات نووسەر و ڕۆژنامەنووس. کاوێس بەخێربەی لە کەرکووکەوە. پەیمان خان، ینی بەڕاستی منەمەوێ لە حەقیقەتی معاناتی خەڵک لە خەڵک غازینی خەڵک مەسەلەن کارەبایە بەنزینە سوتەمەنێتیە بۆ کۆی کێشەکان ناشبێرێ. یعنی خەتە ڕاستەقینەکە ڕێگە ڕاستەقینەکەی خزمەتکردن کامەیە؟ سوپاس کاکزانە، لە ڕاستیە وەکو جەناب بەدووترانی کێشەکان ناوترێن و ئەو کەم و کوڕیانەی کە هەیە و ئەو نەعەدالەتیانەی کە هەیە ئەوەی لەسەر وتراوە تەسەور ئەەکەم ئێستا پێویست بەوە نەبێت کە قسەیەکی جددی لەسەر بکەی بۆ ئەوەی قەناعەت بکەن یا خود بتەوێ بەرامبەر قەناعەت پێ بکەی بۆی کە نەعەدالەتی هەیە. ئەمە لێبووینەتەوە، بەڵام خەتی ڕاستی بۆ ئەوەی کە ئەم نەعەدالەتیانە نەمێنێ و خەڵک بە کەرامەتەوە بژی و خۆشگوزەرانی بۆ خەڵک بگەڕێتەوە، لە ڕاستیە ئەوەیە کە فەلسفەی حکومڕانی گۆڕانکاری تیا بکرێت. فەلسفەی حکومڕانی بە ئاراستەیە گۆڕانکاری تیا بکرێت کە حکوومەت لە حزب جیا بکرێتەوە، کە دەسەڵاتی ئەگەر قرار وابێ لە هەرێمی کوردستانە حزبەکان باشترین مۆدیل بۆیان حزبی بنەماڵەیی بێ، نابێ حکوومەتی بنەماڵەیی بێ و ئەبێ عەدالەت بۆ دابەشکردنی سەروەت و سامانی گشتی بگەڕێتەوە، ئەبێ گەندەڵی نەمێنێ، ئەبێ حزبەکان بەرژەوەندی خۆیان و بنەماڵەکانیان نەخەنە سەر و یاسا و سەر و بەرژەوەندی گشتیەوە، ئەبێ یاسا سەروەر بێ، ئەبێ دادگاکان دەسەڵاتی حزبی لێ دوور بکرێتەوە. زۆر ئەبێ هەیە کە ئەبێ بکرێت کە ئەم ئەبیانە ئێستا لەسەر ئەو ڕێگای ئەبێ فەلسفەی حکومڕانی بگۆڕدرێ لە ئێستا لەسەر ئەو ڕێگا ڕاستین نەخێر لەسەر ڕێگەڵین هەر بە هیچ جۆرێ لەسەر ئەو ڕێگایە نین، چونکە ئەو ڕێگایە نیەتی ئەوێ و ئیرادەی ئەوێت و هەنگاونانی ئەوێت کە بەڕاستی بە بڕوای من بەوەنەی کە سیر ئەەکەم وەکو هاوڵاتیەکی هاونیشتیمانیەکی ئەم هەرێمە نەنیەت هەیە و نە ئیرادەش هەیە بۆ ڕۆشتن لەسەر ئەو ڕێگەیە یا هاتنەوە سەر ڕێقیر بۆ ئەوەی بچیتە سەر ڕێگەی گۆڕانکاری. زۆر جار جەدەلێک مەسەل ئەو ئەڵێ من ژیانی تۆ چاکەمە و ئەڵێم بەڵام ژیانی هاوڵاتی هەرەوەیەکە ئێمە ئەیبینین حەقیقەتەن بەڕاستی بۆی هاوڵاتی چاواشە نەکرێت، چ لەلایەن مەسەلەن لایەنێ دەسەڵات یان حکومڕانەوە یان چ لەلایەن ئەوانەی کە ناویان لە خۆیان ناوە ئۆپۆزیسیۆن یان ئۆپۆزیسیۆنن بە حەقیقی. ینی هاوڵاتی خەریکە زیاتر لە نێوان هەردووچیان هینە بێت. چی باشە بکرێت؟ چی ڕێگا دیسان ئەڵێمەوە چی ڕێگا قیلەکەی؟ کاک زانا، ئێستا من لەم خاڵەیانە لەم بوارەیە گەژبینم بەوەی کە ڕاستە ئەمەی کە جەناب بدووتە هاوڵاتی لە بینی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنە هەر لە دوای 4 ساڵی یەکەمی دروستبوونی ئۆپۆزیسیۆنێکی بەهێزەوە لە 2009 بۆ 2013 لە دوای ئەوەوە خەڵک لە بینی بەرداشتی حزب و دەسەڵات و ئۆپۆزیسیۆنە ئەهاڕێ، بۆیە ئەمە
ئەوەی کە ئەیبینین هەم بێئومێدیەکی گەورە هەم دڵساردبوونەوە لە هەموو گۆڕانکاریەکی دروست کردووە بەڵام ئەوەی کە من بۆ خۆم گەشتبینم پێی نەتائیجی ئەم هەڵبژاردنانە یان چەند هەڵبژاردننی یەک لە دوایەکی هەرێمی کوردستانە کە ئەبینین و بە عێراقیشەوە ئەبینین دەسەڵات یاخود تەنانەت ئەوانەی کە لە دەرەوەی دەسەڵاتیشن ئاستی دەنگدانیان بەرەو خوارە کە ئەمە ئیتر دیارە لە لووتکەی هەرەمی دەسەڵاتی هەردوو لایەنەوە هەم ئەوەی کە لە دەسەڵاتان و هەم ئەوی لە دەسەڵاتانین بەرەو خوار ئەبێتەوە ئەم بەرەو خوااربوونەوەیە مانای هوشیاری خەڵکە مانای هوشیاری گەلە کە تەواو تێگەیشتووە لەوەی کە هیچ کامێکیان لە ئێستاە بە دەردی ئەو ناخوا و ئەمەش ئومێدێکی گەورەیە بۆ ئەوی لە ئایندەیە ڕێگە چارەی خۆی یا ئەو ڕێگە ڕاستی کە جەنابەت ئێڵەی بیدۆزێتەوە. زۆر باش گفتوگۆ زیاتر لەسەرەکەین کاکاوێست ئەگەر وەکو ڕۆژنامەنووس و نووسەرێک ینی هەمیشەکە خاوەنی ڕێی ڕاشکاوی خۆتیت دۆخی هەرێمی کوردستان چارەسەرکردنی قەیرانەکان ناڕزایەتەکانی خەڵک چۆن پێناسە ئەەکەی بەڕێسان؟ سپاس وەڵاهی خۆی گرنگە هێزەکانی حکومڕان بە تایبەتی پارتیویشێتی درک بەوە بکەن کە خەڵک نیگەرانە خەڵک ناڕازیە ئەمە دەلاقەیەکی کردوتەوە بۆی کە خەڵکی تر بێتە مەدانەکە پەرچەمی چاکسازی وەرزکاتەوە کە بە حکمی مێژوو بە حکومەوەی کە ئەو هێزانە لە دەسەڵاتن ئەمان توانن چاکسازی بکەن بەخۆیان نابچنەوە و دۆخی هەرێمی کوردستان لەم هەلومەرجەیە کە لە عێراقا بایی بەرگەی ئەوە ناگرێ بەڕاستی بەرگەی فشاری زیاتر لەسەر خەڵک ناگرێت بۆیە ینی من پێم وایە ینی پارتیویشی بێ بپرسن خەڵک بۆ نیگەرانە خەڵک بۆ ناڕازیە ئەم هێزانەی کە هەڵە تۆقێن دێنە مەدان ینی دەرئەنجامی کە ئەم و کورتی لە بەڕێوەبردننی ئێمە هێزی تر هاتووەتە ساحەکە و ئەمە ئەم نیگەرانیانە هەردێن فراوانە بن و ئەبێ بەڕاستی یاری شەفافی ڕازگۆ بین لەگەڵ خەڵکی خۆمانە و خەڵکی کوردستان زۆرینەی خەڵکیشی وشیارە تێگا لە هاوکێشە سیاسەکان ئەزانێ ینی ئەو هێزانی کە هاتوونەتە مەدان بەشێکی زۆری ینی بەشێکی زۆری ئەو هێزانە هێزی چاکسازی خواز نین یعنی هێزی پۆپۆلیستین زۆرتر بۆ دەستکەوتی شخصی پەرلەمانی چوزانم بۆ ئەمانە دانی من سواری شەپۆلی ناڕۆزایی خەڵکە بن و بە ئاراستەیەکی شایی بن کە زۆر لە تموحی خەڵکی هەرێمی کوردستان دووریەخەنەوە یعنی ئەمانە پێشی هەموو لایەکە ئێمە پەنجە بخەینە سەر کەم و کوردەکان ئەبێ پارتیویچێتی بەڕاستی بەخۆیان نابچنەوە ینی هەرێمی کوردستان هەر هیچ ناسوود لە ئەزمموی کەرکک و ناوسانە وەربگیرێ ئێمە لە بەڕێوەبردن لە کەرکک و ناوسانە تووشی شکستی ئزگار گەورە بووین یعنی بۆی دۆخەکە نەگا بەوەی کە لە هەرێمیش تووشی شکستی گەورە بین بە تایبەتی مەبەستم شکست بۆ پارتیویچێتیە کە هەم میلەتەکەمان زەرری گەورەکە هەم پێشی میلەتەکە پارتیویچێتی زەرری ئەزگار گەورەکەن بۆیە چاکسازی ڕاستەقینە ئەگەر بکری ئەبێ پارتیویچێتی لە نێ و هەناوی خۆیانەوە بیکەن و ئەو فۆرمەی لە حکومڕانی تا ئێستا کە هێراومانە بەڕاستی بە کەڵکی ئێستا و سبەی و ئایدەنایەت ئەبێ پێداچوونەوە بکرێ ئێمە ینی لایەنی کەم لە مەسلەی هێزی چەکدار و پێشمەرگە و ئەمانە یعنی گۆڕانکاری جەوهری خەڵک بیبینێ یعنی بێ ئەو هێزانەی کە هەمانە هێزی خەڵک بن نەک هێزی ئەم حزب و ئەو حزب مەسلەی دوو ئیدارەی و مەسلەی خەدەمات و خزمەتگوزاری و ئەم پرسانە پرسن کە ئەبێ ینی بەڕاستی پارتیویچێتی قۆڵی لێ هەڵماڵن کاتی هاتووە یعنی چیدی ماتەڵە بۆ پرۆسانە نەکرێ تا دەرفەت نەدرێت تا دەرفەت نەدرێت کە خەڵکی تر لەوە پرسیارێک دێتە پێشەوە کاکاوێست تۆکو مەسەلەن دیالەوەی نووسەر و ڕۆژنامە نووسێکی دیاریت مەسەلەن کادرێکی پارتی دموکراتی کوردستانی مەسەلەن ئەگەر ئێستا هەواڵێک هەبێت کە لە هەولێر یان لە دوهۆک وەکەوەی کە باسی دوویدارەیت کرد مەسەلەن جادەیەک شەقامێک پرۆژەیەکی گەورە هەیە بەڵام لە سلێمانی نیە تۆکو پارتیەک لێریا وەکو پارتێک و پرسیارە لێکم شانازی پێوەکەیت کە لە سلێمانی پرۆژە نەبیان لە هەولێر پرۆژە بێ یان بە پێچەوانەوە کادرێکیێتی شانازی بۆ بکە کە پرۆژەیەک لە سلێمانی هەبێت لە هەولێر نەبێ خۆی بەداخەوە زانی ینی مەسلەی حزبایەتی لە هەرێمی کوردستان ناشرین کرا ینی ئەم ناوچەگەریەتی وای کرد کە
پارتیوی یەکێتی بە جۆرێک دابەشی ئەو ناوچانە بوون و تێگەیشتنەکە شۆڕبەتەوە بۆ خوارەوە نەکەوەی کە مەسلەی پرۆژە ئێستاکە بەشێکی زۆر خەڵک لە هەولێر پێی خۆشە سلێمانی وێران بێ بەشێکی خەڵکی سلێمانی پێی خۆشە هەولێر هەر بێ ئەو بێ پرۆژە وێران بێ بەشێکی زۆری خەڵکی هەرێمی کوردستان بەلایەوە گرنگ نیە چی لە کەرکووکە گوزارە یعنی ئەزانی ئەم تێگەیشتنێکی ئێزگار کوشندە بوو کە هێزە سیاسیەکان بە تایبەتی پارتیوی چێتی لی مەسئولن زۆر تۆخیان کردەوە بۆیە نەخێر ینی من وەکو کوردێک تەبات من پێشەوەی پارتی بم کوردم ڕوانگاکەم ڕوانگەیەکی کوردانەیە و حازرم میشاری قوربانیش لە پێناوە بدەم و حەزبەکەشم بۆ بکەم بە قوربانی قەومی و گرنگەکان ئەنی ئەبێ ئێمە کوردانە بیرکەینەوە کوردانە پەنجە بخەینە سەر ئێش و ئازار و برینەکانمان یعنی ئەگەر هەر کەسێک لە زاوێ حزبیەوە سەیری ئەم ڕۆژەی هەرێمی کوردستان بکە نەتیجەکەی هەر ئەمەیەکە ئێستا هەیە بەداخەوە یعنی ئێستاکە تۆ کاتێک کە یەکێک سەرۆکی حزبێک بانگەوازی خۆپیشاندانەکە ئەی بە بۆ هێزە دەسەڵاتدارەکان لێ بترسن با خۆپیشاندان بکرێ با خەڵک بێتە مەیدان لایەنی کەم ینی ئێمە گوێمان لە ناڕزایی خەڵک بێ هێزە دەسەڵاتدارەکان باەوە ئەبێت تێ بگەن کە خەڵک گەر نیگەرانە بۆ نیگەرانە هۆکارەکانی چییە ئایا هێزێکی سیاسی چۆن توانای ئەوەی هەیە کە خەڵک بێنێتە سەر شقام خەڵک بۆچی دێتە سەر شقام بەدەم بانگەوازی هێزێکی سیاسیەوە ینی ئەمە ئەبێ پارتیوی جێتی گوێ لە خەڵک بگرن لێگەڕن با خەڵک ڕۆژێ دوو ڕۆژ هەفتەیە خۆپیشاندان بکەن گویان لێ بگرن گوێ لە ناڕزایی خەڵک بگرن یعنی ئێمە بێ کوردانە پەنجاب بخینە سەر ئێش و ئازارەکانمان بەڕاستی کە دێی لە زاوی حزبیەوە سەیری ئەو دۆخەی هەرێمی کوردستانەکەین سەیری تەنگەژەکانمانەکەین دێین لە ناو تەپتۆزی مەسلەی حزبایەتی حەقیقەتی مەسلەکان بزرەکەین ینی ناچین بەلایە دێین ململانەکە ئێرینە ئاستێک کە بەداخەوە ینی زۆر جار ئەوەنەی کە لە فەیسبووکە ئینسان متابعاکە شەرم مەیگرێت هەم لە لای پارتیوم لای یەکێتی و لە لای نەوەی نوێ هێزەکانی تریش یعنی بە جۆرێک ئێمە دابەش بووین بە جۆرێ دابەش بووین بەڕاستی کاری ئەجگار گەورەمانەوێت تا ببین بە نەتەوە تا ڕوانگەیەکی نەتەوەیانەمان هەبێت بۆ هەموو ئەو پرسانە بەڵام بۆ چوونێکی هەمیش کاکاوێز ببوورە مەسەلەن ئەویش دیسان هاڕینی وەکۆی کە پەیمان خاوەتی ناڕزایی خەڵکە مەسەلەن باز لەو کرێگەر هێزێکی دەرەوەی دەسەڵات یان حکومڕانی خەڵک بانگەوازەکە بۆ خەڵکەویش هاڕینی خەڵکە هاڕینی ناڕزایی خەڵکە مەسەلەن ئەوەی ئەمڕۆ بینیمان کە زیاتر هیچ مافێکی خەڵک تحقیق نەبوو لەو بابەتێ هەر نمایشی ئەگەر بەهێز بیان بە خەڵک بێ نمایشی هەردوو لابوو زانی گرفتەکە ئەوەیە پارتیویکی دی ناتوانن ناڕزایی خەڵک قودن بۆیە خەڵکی تر دێتە ساحەکە خەڵک سواری ئەو شەپۆلا بێ گرنگە پارتیویکی دی درێک بۆ دۆخە بکەن کە خەڵک نیگەرانە کە درکیان پێکرد تێگەیشتنیان بۆ ئەو دۆخە هەبوو من پێم وایە بەشێکی زۆری کێشەکان بەرەو چارەسەر ڕوایان نیەتی چارەسەری لێدێنن بەڵام کە ئەمە نەبوو ئەم نیەتە نەبوو خەڵکی تر خۆیەکا بە ساحێبی ئەو شەقامە ناڕۆزی و نیگەران بووە یاری ئەمە دۆخێکی هێناوەتە پێش خەڵکێک دێت داوای چاکسازیەکە بەڕاستی ینی مێژووی ئێستای سەرلەبەری پڕ لە ئەی بۆ عارە بۆیە من پێم وایە قەناعەتمەیە چاکسازی لەم قۆناغا هەرکی پارتیوی چێتیە بێ قۆڵی لێ هەڵماڵن قۆڵی لێ هەڵ نەماڵن خەڵکی تر دێ یعنێزانی هێزی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان ڕێ بەژن نادا ئازاد بێ لەوەی کە چی ئەپۆشێ ئەو دێ داوای چاکسازیەکە ئەمە لە نەتیجەی کەم و کورتی ئێمە بووە لە نەتیجەی کەم و کورتی بەڕێوەبردننی ئێمە فرسەتمان داوە بەوەی کە خەڵکی تر بێتە مەیدان داوای ئەوە بکات چاکسازی بەڵێ نەفەسێکی گەورە هەیە لە نێو خەڵک بەگشتی لە هەرێمی کوردستان کە داوای چاکسازیەکە داوای خزمەت گوزاریەکە حەقیشە و ئەو فشارە بەردەوام هەبێ قازانجی پارتیوی چێتی ئەو فشارانە هەبێ بۆی بەخۆیان نابچنەوە هەر هێزێکی سیاسی کە تەمەنی درێژ بوو لە دەسەڵات ئەبێ فترەیە کە بەخۆیان بچێتەوە کە ئەی بۆ ئار و کەم و کورتەکانی لەگوێیە کە بەداخەوە ینی هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لەژێر کاریگەری ئەو پیا هەڵدانەی کە لە فەیسبووکایی بینن یعنی لەوێەوە سیاسەت داڕێژن کە ئەمە مەترسیدارە لە واقعا کۆمەلگای کوردی ئێستا کۆمەلگایەکە ناڕازی نیگەرانە لانی کەم بەشێکی ئەجگار زۆری کۆمەلگای کوردستانی لەم فۆرمە لە بەڕێوەبردن نیگەرانە یعنی ئەمە واقعەکە حەقە پارتیوی چێتی گوێ لەو دەنگانە بگرن گوێ لەو دەنگانە بگرن گوێ لەوانان نەگرن کە دای من بە پیا هەڵدان و بەشتی سید و سەمەرا دۆخەکە وێ ناکرد نەوەکو ئەوەی کە هەیە
من وەکو پارتیەک بەش بە حاڵی خۆم ڕێکەوتم نەکردو یەکێک ببینم ڕازیوێ لەو دۆخە نە هاوڕێیەکم نە برادرێکم خەڵکی زۆرە بینم نەمبینی و یەکێک هەبێ کە ستایشی ئەو دۆخە بکە و ڕازیوێ لەو دۆخە خەڵک بە شێوەی گشتی لەو دۆخە نیگەرانە بەڕاست لەو دۆخەی کە لە هەرێمی کوردستان هەیە نیگەرانە مەسەلەن من لە هاڕینی خەڵکەوە خزمەتە بە پارتیشتی کە قۆڵی لێڵماڵن ئەتوانن ئەوەی ئەمڕۆ مەسەلەن لە دوای ساعت 6 و ئەمانەوە مەجموعەی خەڵک لە بەردەم قەڵای هەولێر وتیان کردیان بە حەفلە و ئاڵای پارتی و حزبەکەی بەڕێستیان هەڵکرد و ئەمانە پێت وانە ئەمەش دیسان ئەوانیش قوربانین ئەوانیش بوونەتە قوربانی ئەو ململانەیە کە بەڕێزت تەوزیفەکەیت دەخر ئەوەیە زای خۆی ململانەکە بێ بە ململانەی حزبی کە ئەمە لە دەرئەنجامی ئەو ململانەی حزبی حقیقەتی ئەو مەسەلەیە نیگەرانی خەڵک بزرە بێ زانی کە بوو بە پرسی حزبی خەڵکی پارتیش حەقی هەیە بێتە سەر شەقام و ڕەدی خەڵکی تر بداتەوە بۆیە یاری ئەسلی پرسەکە یاریم بۆیە ئێڵێ من بە تەجروبەیش لە 2009 لە 2011 کە خەڵک زۆر لە ئێستا خۆشگوزەرانتر بوو کە گۆڕان هات بە خۆ پیشاندانی کرد لە سلێمانی ئەو دۆخە خوڵقا خەڵکیشی تا بوو بە قوربانی یعنی هەمیشە ئەمە کە هەیە ئەبێ بە ململانی حزبی یاری زانی حقیقەتی نیگەرانی خەڵک ینی خەڵک بێت لە مەسلەی خزمەتگوزاری من پێم وایە ینی ئەبێ خەڵکی کوردستان پرسە قەومیەکە بەلایەوە گرنگ بێ ینی زانی من زۆر نیگەرانم ینی خەڵک حەقێتی داوای خزمەتگوزاری و ژیانی باشتر بکە بەڵام جارێ ئێمە لە ناو چوارچێوەی عێراق زۆر مافەکانمان پێشێل کراوە ینی پرسی خاکمانەیە پرسی کەرکووک و شنگال بەشیشیوانە باسەکەین ئەم پرسانە بۆ خەڵک نابزوێنێ لە هەرێمی کوردستان بەڵێ زۆر باش کاکاوێز ئەگەر ڕەمەولات پەیمان خان کاکاوێزیش سەرنجێکیدا لەسەرەوەی کە ئێمە یعنی هەم خەڵکی کوردستان ئەم چەند ئەزمموی هەبێ لەگەڵ دەسەڵات ئەزممونێکی کەمیشی نییە لەگەڵەوە پزیسیۆن و ڕەخنە و خۆپشاندان و گرتن و تەقا و هەموو شتێک بۆ چاک نەبوو هەردووچان ڕاستیان نەکرد یاخود وەکوی کاکاوێز دەڵێ لەگەڵ بابەتەکە چۆتە ململانەی حزبی مەسەلەن ڕەنگە ئەمڕۆ لایەنگرانی یەکێتی و پارتی مەسەلەن ئەکتیڤتر بوو بن لە ڕۆژانی تر ئەگەر چی ناڕەزاش بوو بن کاکزانە ئەم دۆخەی کە 30 ساڵە دروست کراوە طبعاً ئەوەی کە ئێستا هەیە و ئەوەی کە کاکاوێزیش باسی کرد هەموو ئەوانە بەرهەمی ڕۆژێک و دوو ڕۆژ نین بەرهەمی 30 ساڵ حکومڕانیە لەم 30 ساڵەیە جیا لە بڵێن لە هەموو ئەو گەندەڵی و نائەدالەتی و ناحەقی و لە هەموو ئەو شتانێک کە ئیزانین هەیە بە بڕوای من خراپترین شتێک کە کرابێت و کە دیسانەوە پارتی ویکێتی لێی بەرپرسن داڕوخاننی کەسێتی تاکی کووردە ئەنی بە جۆرێک کەسێتی تاکی کوردیان داڕوخانوە و بە جۆرێک کە ئەمەش لە ڕێی کۆمەڵێک سێکتەرەوە بە نمونە لە ڕێی داڕوخاننی سیستمی پەروەردەوە سێکتەری پەروەردەوە کە تۆ گەلێکت هاندا و پاڵت پێوەنا بەرەو نەخوێندەواری و ڕوود کردە دنیایەکی بەتاڵ دوور لە زانست دوور لە زانیاری دوور لە کەرامەت هەموو ئەمانە ئەم جۆرە ئینسانە بێ ئیرادەیەت بۆ دروست ئەکات کە ئەمە بەشێکی گەورەی هۆکاری ئەوەیە کە بۆ سەرڕایبوونی ئۆپۆزیسیۆنیش ئێمە نەگەیشتونە نەتیجە لەبەر ئەوەی بەشێکی زۆری خەڵکی ئێمە بێ ئیرادە کراوە بە نمونە یعنی یەکێک لەو حاڵەتانەی کە هەیە ئەوەی ئێمە زۆر جار جۆمان لە بندیوار ئەبێ بندیوار چین بندیوار کۆمەڵێ خەڵکن بەبێ ئەوەی هیچ ئەرکێکیان هەبێ حقوقیان هەیە ڕەنگە حقوقەکە پارەیەکی کەم بێ ڕەنگە بەشێکیشیان لە هەندێک پلە و پۆستی جیایە زۆر بێ بەڵام بە شێوەیەکی گشتی پارەیەکی کەمە بەڵام لە بەرامبەری ئەم پارە کەمەیە ئیرادەی کڕیوە کەرامەتی کڕیوە یعنی بەداخەوە مۆدێلی حزبایەتی لای ئێمە مۆدێلێکە بۆ کۆنتترۆلکردنی ئیرادەی خەڵک مۆدێلێک نییە بۆ ئەوەی کە هانی خەڵکەکەی خۆی با هانی ئەندامەکانی با کە ئەمانە ئیش بکەن لەسەر بەرەو پێشبردننی کۆمەلگا ئیش بکەن لەسەر ئەوەی حزبەکەیان منافەسەی پێشکەشکردنی باشترین خزمەت گوزاری بکات لە چاو حزبەکانی کەیە نەخێر وەکو ئەو نمونەی تۆوتە ئەمە بۆ هەموو ئەوەی کە ئەمڕۆ لاو لێر ڕوویاوە بۆ هەموو حزبەکان ڕاستن ئەو ئەندامەکانی
ڕائهێنێ لەسەر ئەوەی کە پێی و بچۆرە دەرەوە شانازی بکە بەوەی کە خۆپیشاندان ڕووینەوە لە کاتێکە خۆپیشاندان یەکێکە لە هەرە مافە سەرەتاییەکانی ئینسان بۆ هەر پێویستیەکی بۆ هەر کەم و کوڕیەکی بنمونە لە هەموو دنیاە ئەگەر بانزین بەڕادەی ئێرە بەرز بێتەوە خەڵک حەقی خۆیەتی خۆپیشاندان بکاوە دەسەڵات ناشترسێ لەو خۆپیشاندانە بۆ هەموو شتەکانی تر بۆ کارەبا بۆ ئاو بۆ موچە بۆ پاشەکەوت بۆ هەموو شتێک کە بۆ پەیمان خان هەمیشە سەرنجێکێکە خۆپیشاندانی خۆڕسک ڕاستەقینە مەسەلەن چین و توێژەکان بێ نەوەک حزبێک بێ حتى سبەینیەکێتیش بەرامبەر لاولێر بەرامبەر پارتی بیکە پارتی لێرە بەرامبەر یەکێتی بیکە هەر بابەتەکە بەلا ڕێدا ناسێتزانە ئەخر لەبەر ئەوەی لە ئەسڵا ڕێی ڕاستی نییە خۆپیشاندان بۆیە بەر ئاڕێە ئەچێ بنمونە ئێمە قانونێکمان هەیە بۆ ڕێکخستنی خۆپیشاندان لە هەرێمی کوردستانە بەپێی ئەو قانونە هەر کۆمەڵە کەسێک ئەگەر هەر هاو نیشتیمانی بێ یا ڕێکخراو یا گرروپ مافی پێشکەشکردنی مۆڵەتی داواکردنی مۆڵەتی خۆپیشاندانیان هەیە بۆ هەر شتێک کە پەیوەندی بەو گرروپەوە بێ وەرە من و تۆ بۆ ماوەی 3 مانگ لەسەر یەک لەسەر ئاستی هەرێم بەپێی قانونەکە ئەبێ وەزیری ناو خۆپیشاندانێک کە لەسەر ئاستی هەرێم بێ بۆ بەسیترین شت کە زیادبوونی نرخی بنزینەوە زۆرینەی خەڵک بەدەستەوە ئەناڵێنێ وەرە چەند ئەڵێ ئێمە داواکاری پێشکەش ئەەکەین موافقەتت بۆ ناکەن یعنی بۆ خۆی پارتی و یەکێتی لە هەموو جۆرێکی خۆپیشاندان ئەترسێ ئەو کاتی کە بە شێوە ڕاستەکە ڕێگەی بە خۆپیشاندان نەیە بە ئەکیدی ئیتر خۆپیشاندان ناچار ئەبی بە دزێەوە بیکەی کۆمەڵێک و ئەگەر وانە بێ بۆ نمونە ئەگەر حیزبێک ئەگەر ئێستا نەوەی نوێ ئیعلانی نەکردایە خۆپیشاندان بکرێ چێ ئیکانی ئەبێ هەرێکێک بێکە ئیعلانی بکات خۆپیشاندان ئەکرێ و خۆپیشاندان ڕێگە مەدەنیەکەیە کە لە دوای ئەوەوە ئەگەر هەر ڕێگا بەمە نەدرێت و ئەم سیستمەش بەم جۆرە بەردەوام بێ لە دوجارە تەقینەوە ڕوئات یعنی کە ئەمە کەواتە ڕێگە ئاساییەکە ڕێگا با بڵێن دروستەکە خۆپیشاندانە و لە کاتێکە کە پشێوی لە خۆپیشاندانە ڕوویدا ئەو کاتە قسە لەسەر ئەوە ئەکرێ کە ڕێکخەرانی خۆپیشاندان مامەڵەی یاساییان لەگەڵ بکرێ ئەوانەی کە ئەبنە هۆی پشێوی ئیشیان لەسەر بکرێ بەڵام خۆ ئەم دەسەڵاتە پێشوەخت لەسەر نیەتی خۆپیشاندانەکە ئەدگرێ دواتر پێشەوەی خۆپیشاندانەکە دروست بێ هەرە دگرێ پێش ئەوەی دروست بێت ینی لەبەرەوەی تۆ هاتوویتە سەرگەلەوەی کە دەسەڵات خۆپیشاندان بکرێ بە ڕێسپەیمان خان مەسەلا ترس لەو ڕووداوانەش نییە کە لە ماوەی چەند ساڵ یەک لە دوای یەک دووبارە بۆ تۆ لە سوستانی مەقڕ لە شەهیدکردنی خەڵک لە شەهید بوونی حەدوو لە کارمەندی ئەمنی لە هی خەڵک و مێرمناڵ لە دیموکراتیترین وڵاتی دنیاە لە خۆپیشاندانە ئەگەری کەوتنەوەی ئەو پشێویانە هەیە و کە هێزی پۆلیس هەیە هێزی چالاکی مەدەنی هەیە بۆ کۆنتترۆلکردنی ئەو پشێویانەیە کە کۆنتترۆل بکرێت بۆیە ئەمە ناکرێت تۆ لەبەر ئەوەی ئەترسی لەوەی بارەگایەک بسووتێنرێ ڕێگە بە خۆپیشاندانەی لەبەر ئەوەی ئەترسی تەقە بکرێ ڕێگە بە خۆپیشاندانەی ئەسڵ ئەوەیە تەحریم و تەجریمی بارەگای حزبەکان بکرێت کە تەقەکان لە خۆپیشاندەران و هێزێکی چالاکی مەدەنی و هێزی پۆلیس هەبێ بۆ پاراستنی خۆپیشاندەران بەڵام ئەسڵ ئەوە نییە کە تۆ ئەم مافە دەستوریە زەوتکەی لەبەر ئەوەی ئەترسی شتێک ڕووبات ینی ئەمە زۆر دوورە لەو دیسان دێمەوە مەسەل ئەگەر جەنابەت زۆر تەئیدی خۆپیشاندان بکەی لە هەرێمی کوردستان بەڵام ئەکید خەڵکێکی زۆر هەیە ئەڵێمە حەزبێکە و ئەگەر زۆر تەئیدی ئەو بکەی کە خۆپیشاندان نەکرێ و خەڵکێکی زۆریش بە هەمان شێوە پێتەڵێکە حەزبێک کەواتە ئێمە لەو نێوانەیە چۆن بتوانین دیسان پێتەڵێمەوە ڕێگە ڕاستەقینەکە بۆی هەرێمی کوردستان و کاک کاوێزی شەڵێ دۆخی هەرێمی کوردستانی ئەوە نیە هەموو فشارانەی لەسەر بێ ئەم هەموو بێ سەروبەرەی کە باسەکرێ و هەموو فشارانی کە لە ناو خۆڕ و ئەدەن ئێمە چوونێت گۆشەیەکی زۆر بەرتەسکەوە هەست ناکە کە ئێمە لە گۆشەیەکی بەرتەستی هەم حکومڕانی هەم بەرەو پێچوونی نیشتیمانی شای بەئەکیدی بەڵام بۆ ئێمە لەو گۆشە تەسکەین لەبەر ئەوەی وەکو کە کاوێزیش ئاماژەی پێکرد پارتی وێکێتی کە ئێستا ئەوان تەمسیلی دەسەڵات ئەکەن ئەمان نیەتیان نییە کە گۆ لە ناڕزایەتی خەڵک بگرن ڕەنگە جیاوازی من و کە کاوێز لەوەیە بێت کە جەنابی پێی وایە کە ئەوان درکیان بە ناڕزایەتی خەڵک نەکردووە بەڵام من پێم وایە یەکێتی و پارتی لەوە هوشیارترن
کە درکیان بە ناڕزایەتی خەڵک نەکرد بێ ئەوان درکیان پێ کردووە بەڵام ئەوەی کە ئێمەی خستۆتە ناو کە ئەڵم ئێمە کۆی کۆمەلگای کوردیە بە هەموو پێکاتەکانیەوە خستوێتی ئەو گۆشە بچووکەوە ناتوانانی لی دەرچی نەبوونی وەکو ئەوەی کەوتم نەبوونی نیەت و ئیرادەیە بۆ چاکسازیکردن ئەوان ئەزانن خەڵک ناڕازیە و ئەزانن لە چیش ناڕازیە بۆیە ئێمە لە بینی ئەم یاریەیەین دەسەڵات ناهێڵە هیچ کەس ینی بە نمونە ئێستا سیرکە لەوانەیە بەشێکی زۆری خەڵک ئەم بانگەوازەی نەوەی نوێی بۆ خۆپیشاندان هەر بەهی دەسەڵات زانی بێ بەوەی کە ئەمە بەشێکە لە تەفریقکردن بۆ ئەوەی خەڵک تەفریق ببێ بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر جەنا بەسەیری گرتەکانت کردبێ کە پیشاندران خەڵکێک هەیە کە ڕەنگە هەر بڕۆی بنەوەی نوێ نەبێ ڕەنگە لە ئەسڵا بۆ خۆی لەسەرێکێتی حساب بێ لەسەر پارتی حساب بێ بەڵام لەبەر ئەوەی ئەوە نەبێ وەزعە ئەوە نەبێ کارەبایە ئەوە نەبێ ئاوە ئەوە نەبێ خزمەت گوزاریە ئەوە نەبێ پارەیە ئەوە نەعەدالەتی ئەبینێ ئەو نە ڕەفیقەکەی ئەبینێ کە کوڕی بەرپرسە هەموو مافێکی هەیە هەر لەم هەرێمەیە کە لە عێراقا مەترسیمان لەسەرەوە ئەو نیەتی هەر کەسێک بێت بانگەواز بکە بۆ خۆپیشاندان ئەو ئامادەی هەیە چکە ئەو ئەڕوات داوای مافەکانی خۆی ئەکات بۆیە ئەوەی کە ئێمەی خستوەتە ئەو گۆشەیەوە نەبوونی نیەت و ئیرادەی یەکێتی و پارتیە بۆ چاکسازی زۆر باش کاک کاوێس بۆ ئەوەی ئێمە هەمیشە زۆر زار ڕەنگە من لە بەرنمەکانیشم لەگەڵ جەنابتا زۆر باسی مەترسیەکانی سەرقەواری هەرێمی کوردستانەوە تا لە بەغدا ئەکوڵێ نازانیت ئایا پەرلەمان دەست بە کارەکانی ئەکاتەوە یاخود دەست ناکاتەوە مەسەلەن ئایا شەڕی ناوخۆ دروستە بێ یان دروست نابێ ئایا ئێمە لەبەردەم چین لە هەرێمی کوردستانەوە ئەم عراقەیە کە تۆپەڵێکە وەکۆڵێن لە ئاگر کەواتە ئەبێت لەم حاڵەتەیە هەنگاوە ڕاستەقینەکان و هەنگاوە خێراکان و هەنگاوە گەورەکان وەکوی کە پەیمان خاوتی ئەوان هۆشیارترنی شێتی و پارتی هەستی پێکەوە درچی پێکەنە بێت چی بکەن من پێم وایە مەترسیەکان زۆر جددی لەسەر ئایندەی هەرێمی کوردستانە لەسەر ئایندەی کورد لە باشووری کوردستان ئەو مەترسیانە نابێت نادیدە بژیرێ ئەوەی کە لێشی مەسوولە پارتیویشێتیە بەڕاستی ینی خەڵک حەقی خۆیەتی کە چۆن بیکاتەوە بەڵام ئەوەی کە مەسئولە ئەبێ کاڵێم ینی بەداخەوە تا ئێستا درکیان پێ نەکردو ئەگەر درک بەو مەترسیانە کرابە ئێستاکە پارتیویچێتی بە فۆرمێکی تر حکومڕانیانە کرد تێگەیشتیان بۆ ڕووداوەکان خاوەن ڕوویایەکە بوون لانی کەم لەسەر مەسلەی عێراق لەسەر کۆی ئەو پرسانەی کە ئێستاکە پرسی جدین لە هەرێمی کوردستان بۆیە ینی کاتێک کە مەترسیەکان بە حەجمی خۆی وەرناگیرێ و کاردانەوە بۆ هەر خۆپیشاندانێک بەم جۆرە بێ من بەڕاستی ینی پێم وایە دەبێت ینی خۆمان بە خۆمان نابچینەوە پارتیویچیتی بە خۆیان نابچنەوە ینی جارێک لەوە بپرسن خەڵک بۆ بەدەم بانگەوازی هێزێکی سیاسیەوە دێ ئەوێ خۆپیشاندان بکە ینی هۆکارەکانی چییە خۆ خەڵک شێت نەبووە تا لە خوت و خۆڕای هەر کەس و بانگەوازی بۆ کردێتە سەر شەقام کە هەرچەندی ئیم ڕۆشتێکی وای شڕۆی نەداوە بەڵام یعنی ئەمە احتیمالەوە ئەگەرە بۆیە من ئەوەی کە درکم پێی کردووە نیگەرانیەکەیە هەر جارێک کە پرسی خۆپیشاندان دێتە پێشەوە نیگەرانەیەک دروستە بێ لە لای پارتیویشێتیش دانی ئەبێ پێش بەوە بگیرێ ئەگەر ئێمە خۆمان چاککەین ئێمە ئەو کەم و کورتیانەم کە هەیە لە شێوەی بەڕێوەبردننی ئێمە پێم وایانی خەڵکی هەرێمی کوردستان زۆر وشیارە بەڕاستی ینی خەڵکی هەرێمی کوردستان زۆر جار زۆر ناحەقی قبول کردووە لەبەر هەستیاری ئەو دۆخی کە هەیە کە سیاسیەکان بەداخەوە کە سیاسیەکان درکی پێ ناکەن بەڵام خەڵک لە ئاستی خوارەوە درێک بۆ مەترسیانەکە کە ئێستا لە عێراق و لە ناوچەکە ڕۆدا بۆیە ینی من ئەوەی کە ئێڵێم مەبەستمەوەیە ینی ئێمە لە نێو دۆخێکی ئەجگار مەترسیدارداین ینی پارتیویچێتی فرسەتیان داوە بۆی کە خەڵکی تر هاتووەتە ساحەکە خەڵکی تر سواری شەپۆلی خەڵک بووە خەڵکی تر لە ئێستاوە کەمپینی هەڵبژاردننی دەست پێ کردو و تموحیەوەی هەیە کورسی زۆرتر ئەم جارە لە پەرلەمان بێنێ خۆ بۆ دڵسۆزی و بۆ خەمخۆری خەڵک نییە بۆ ینی ئەمانانی گرفتن کە ئەبێ ئێمە خۆمان چاکیکەین ناکرێ ئێمە هەر ئاوا کاردانەوەمان بەرامبەر خۆپیشاندانەوە بێ کە هێزی ئەمنی زۆر بێنینە سەر شەقام کە دەرفەت نەدەین کە ئەم بگرینە ئەو بگرین ئەمە بەڕاستی
يعني جێی داخە جێی داخە ئەم شێوە تەعاملە کە من بۆ خۆمانی دژی هەر جۆرە لای کاکاوێز مەترسیە زۆر جدیەکانی لە ئێستاە هەن کامانن مەسەرەن کامت خستۆتە پێش کامیان زانی ئەوەی کە ئێستا کە مەترسی لەسەر ئایندەی هەرێمی کوردستانە بەڕاستی یعنی مەترسیەکە هەیە و جددی ینی ئێستا ئێمە کەسمان دڵنیانی لە ئایندەی ئەو قوارەیە کە هەیە بەڕاستی ئایا ئێمە زانین چی لە بەغدا ڕۆدا چی نابێت کێ دێتە سەر حکومە و ێزانی کە دێن لە بەغدا حکومەکەن ئەو پەرتەوازی و ماڵوێرانەی ئێمە چەند کاریگەری ئەبێ بۆی کە زۆرتر دەستێ وەردانی تیا بکەن یعنی ئەمانە هەموو ئەو پرسانن کە دەبێت ببێ بە خەمی سیاسی و خەڵکی عامی هەرێمی کوردستان چونکە ئایندەمان یعنی ئێمە چارەنووسمان گرێدراوە بەو پرسانی کە لە ناوچەکە و لە عێراق ڕۆدا ئێمە نابێ ئەوە بکەین ڕاستە ئێستاکە خات و پەیمان قسەی لەسەر گرانی بەنزین و پرسەکانی تریش کرد کەس نهاتووە من ئەگەر یەکێک داوام لێ بکە بۆ خۆپشاندان یەکەم کەسە بم لە هەولێر خۆپشاندانەکەم دژی گرانبوونی بەنزین بەڕاستی خۆ خەڵک نهاتووە لەسەر ئەوە خەڵک پرسەکە سیاسیە بەداخەوە ینی خۆپشاندان لە هەرێمی کوردستان زۆر بە سیاسی و بە حزبی کراوە عرضی عەزەڵاتی ئەو ێزانەیە کە خۆیان تاقیەکەنەوە بزانم بۆ ئەتوانن خەڵکی خۆیان خەڵک بێنە سەر شەقام و ئەو دەنگە ناڕەزایانە کۆکەنەوە بۆەوەی کە وەکو کەمپینی هەڵبژاردنە ئەم پرسانە کە مەترسی گەورەتر هەیە بەڕاستی مەترسی زۆر گەورەتر هەیە ینی خەڵکی ئێستا بۆ نمونە بۆ خەڵکی پارتی کاریگەری گرانبوونی بانزینی لەسەر نییە کاریگەری بێموچەیی و گوزەرانی خراپی لەسەر نییە کە توێژی من بە دڵنیایی دەڵێم موچەخۆری پارتی و یەکێتی زۆر وەزیان خراپتر لە خەڵکی تر بەڵام دۆخێکە یعنی ئەبێ ئێمە بە شوێنەی بە عاقڵی لەگەڵی هەلومەرجەکە بڕۆین تاگا بە شوێنێک هێزەکانمان ناچارکەین پارتی و یەکێتی ناچارکەین بۆەوەی کە بەخۆیانە بچن ئەو دۆخە چاک کرد ئەو دۆخە چاک نەکرد من پێم وایە ئەزانی ئەو ێزانی کە لە بەغدان ئەو ێزانی لە دەوروبەری ئێمن تورکیا سەیری چەند هاتووەتە قوڵای خاکی کوردستانەوە ئێران چ ڕۆڵێکە بیرێ دەو ناوچەیە یعنی بە جۆرێک ئێمە تا دین هەرێمێکی لاواز ینی بەرگەی ئەو فشارانەی تر ناگرین بەرگەی دوو خۆپشاندان ناگرین بۆ شێوەیە ئێمە ئەو هەرێمە بەڕێوە بین مەترسیە لەسەر خۆپشاندان یان لەسەر ئیرادەی ئەو کەسانێک کە قیادی خۆپشاندانەکەن یان بەڕاستی دۆخەکە دۆخە عێراقیەکە هێندەی تر دۆخی هەرێمی کوردستانی ناسک کردوتەوە دۆخی عێراقیەکە دۆخێکی ئێجگار خراپە یعنی زانی ئێمە دڵنیانی لە ئایندەی خۆمان لە چوارچەوەی عێراق ئێمە ئێستش نازانین ئەو نیزامە سیاسی لە عێراق مێنێ یا نامێنێ ئەوە خەڵکەیە کە خاوەن هێز ئێجگار گەورە نێنی ئەم هین شەقام و هین پەرلەمانیش گەورە بن داوای هەمواری دەستورەکە بەشێکی زۆری هێزە عێراقەکان هەر بڕوایان بۆ دەستورە نییە کە بڕێک لە مافەکانی کوردی جێگر کراوە بۆیە یاری ئێمە ئەبێ بەڕاستی ینی لە ئاستی قەزیە گەورەکە ئێمە بێن ئیشی لەسەر بکەیت کە ئەمە مەسئولیەتی پارتی و یەکێتیە پێشی خەڵکی تر یعنی ئەمە کەم و کورتی پارتی و یەکێتیە تا ئێستا ڕوانگەیان بۆ عێراق نییە ئەم ێزانانی گرفتی ئێجگار گەورەیانەیە بۆیە لە ناوخۆش مەترسی دروست دەبێت لە ناوخۆش ئەوەی کایبینین ینی معقول نییە هێزێکی تازە ئێستا کە هەر کەسێک لە هەرێمی کوردستان چووکە نیگەرانی و ناڕزایەکان فراوانتر وەردێ فراوانە بێ لە ئەنجامی کەم و کورتی بەڕێوەبردنی ئێمە هەر کەسێک دەبێ بە خاوەنی ژمارەیە کورسی کە ئەمە مەترسیە بەڕاستی ینی ئێمە دەرفەتمان بە خەڵکداوە کە بێتە ساحەی سیاسی کە حەقیشێتی ینی ئەوە مەسلەی مافە بەڵام کەم و کورتیمان هەیە ئەم کەم و کورتیانە دریکی پێ نەکەین چارەسەری نەکەین هەم مەترسی عێراقمان هەیە هەم مەترسی ناوخۆمان هەیە بەڵێ زۆر باش کاکاوێز پەیمانخان ینی زۆر جار لایەنگرانی یەکێتی قسەیەکەکەن ئەڵێن بۆچی هەرچی خۆپشاندانە لەو زۆنەیە نە حکوومەتی لێ نە پەرلەمانی لێ ئەمە تا چەند ڕاستی تایە مەسەلەن ئەڵێس ئەگەر ئەم ڕۆبازاری مەسەلەن شەقامی مەولەوی پیرەمێرد بەردەچی سەراکە ڕۆژانە جمەی لێ لە کاسبکار و خەڵک و ئیتر بە هەر جۆرێک بێ بەڵام ئەمە دیسان ماڵوێرانیشی ترە بۆ سلێمانی لەگەڵ ماڵوێرانەکانی تریکە لەماوەی ڕابردووە ڕوبڕووی بۆتەوە ئەمە تا چەند ڕاستە کە ئەبێت چەقی خۆپشاندان لە شوێنێک بێ کە هەدەف بهێنێت ئامانج بهێنێت لە ڕاستیە خۆی پەیوەندی بۆ هەیە کە ئامانجەکە چییە ئەگەر ئامانج لە خۆپیشاندان
با بڵێن چاکسازی بێ هەندێک داواکاری بێ ئەوە بەڕاستی بە بڕوای من هیچ گرفت نییە ئەگەر تەنانەت لە بڵێن لە شارۆچکەیەکی شابێت لە گوندێکی شابێت چونکە ئەو داوای چاکسازی یا داوای هەندێک گۆڕانکاری لە بارودۆخی گوندەکەی خۆی ژینگەکەی خۆیان ئەکات کە لەوێ هەیە بۆیە من زۆر دژی ئەوەم کە ئێمە پێمان وابێت کە ئەبێ ئیلا لە ناو پایتەختا بێت و ئەبێ لە ناو هەولێرا بێ اینجا ئەو گۆڕانکاریانە ڕوئەیە بەڵام کاتێک کە تۆ بڵێن ئامانجت لە گۆڕینی سیستمەکە بێت بە تەواوەتی و ئەم دەسەڵاتت قوبوڵ نەبێت ئەمە بەڵێ گرنگە کە تۆ هاوکات لەگەڵ شارەکانی کەیە کە من لەو شاد دیسان لەگەڵ ئەوەیان نیم کە لە ئیلا تۆ بیکەی بە شەرت بە مەرج ئەبێت لە هەولێر دەست پێ بکە اینجا لە شارەکانی کە مەبەست شارێک وەکو شار نا مەبەست وەکو بەردەم ئەنجومەنی وزرا مەسەلەن پەرلەمان تێگەم هەر کامێکیان بێ یعنی ئەگەر ئێمە بۆ نمونە بگەڕێینەوە بۆ نەوەویەک هەمووی ئەزانین بەڕانیە بۆیە ئەو تێت دەواازەی ڕاپەڕین لەبەر ئەوەی لێەوە خۆپیشاندانەکان دەستی پێ کرد یعنی ئەوە نەبوو ئێمە چاوەڕێ بکەین ئللا لە هەولێرەوە دەست پێ بکات یا لە سلێمانیەوە دەست پێ بکە اینجا ئەتوانرێت دژی بەراورد لەگەڵ بەغا مەسەلەن ئێستاوە ئەوترێکە گرانی سەدر لە هەموو شوێنێک لە بەردەم پەرلەمان کۆ بنەوە لەبەر ئەوەی سەدر چەقی هێز و تواناکەی لەویایە زۆرینەکەی لەویایە لەبەر ئەوەیە کە لەوێ ئەو بڵێن نمایشی توانا و دەسەڵاتی خۆی ئەکا بۆیە بە بڕوای من ینی ئەمە بۆ خۆی دەربڕینی ناڕزایەتی و خۆپیشاندان و هەر شێوازێکی تری ناڕزایەتی کە خەڵک دەری ببڕێ پێویست مەرجدار نییە ناڵێ من ئەوەستم لەسەر ئەوەی کە بۆ نمونەنانی نیۆڕۆ بخۆم اینجا لە دوای ئەوەوە بڕۆم یا ببێت بە بەهار یا پاییز بۆ ئەوی جە خۆش بێ اینجا من یعنی ئەسڵ ئەوەیە کە تۆ کاتێک کە ئەگاتە تینت و ئیتر هیچ ئومێدێک بۆ گۆڕانکاری نبینیت و هیچ ئومێدێکت نامێنێ بەوەی کە جۆ لە ناڕزایەکانت بگرێ بەبێ ئەوەی چاوەڕێی ئەوە بکەی لە پایتەختە یا لە قەزا و ناحەیەکە یا لە شوێنێکە بە بڕوای من ڕەنگە شوێنێکی بۆ نمونە شوێنێکی وەکو کەلار کە زۆر بەگەرمی و زۆر سوورن لەسەر بیر و باوەڕەکانیان بە بەراورد بە کۆمەڵێک شوێنی تر و لە ڕووی با بڵێن نیشاندانی چالاکیشەوە ئازاترن لە هەندێ جێگای تر لەوانەیە کەلار بتوانێت گۆڕانکاری زۆر گەورە بکات لە هاوکێشەی سیاسی هەرێما بۆیە من بۆ خۆم قەت لەگەڵ ئەویان نیم کە بیبەستیتەوە بەوەی ئللا ئەبێ لە بەردەمی پەرلەمانایە ئەنجومەنی وەزیران نابێ اینجا دۆ سەرنجی بەڕێز پەیمان خان لە ڕاستیە ئەوەی کە من ئەمەوێ بیڵێم لە کۆی ئەمەیە ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان ئاماژەشم پێکرد ئەوەی کە ئێستا مەترسی زۆر زۆر گەورەیە کە ئەوەیە کە ئێمە پێکهاتەی کۆمەڵایەتیمان داڕوخاوە و کێشەی زۆر گەورەمان هەیە و ئێمە ئێستا جیا لە هەموو ئەو شتە خەلەلە ئیداری و سیاسیانەی کە هەیە ئێمە ئێستا بەدەست جەهلێکی زۆر گەورەوە ئەناڵێنین کە بەڕاستی ئەگەر بێکارەبایی و بێ ئاوی سەری ئەم دەسەڵاتە نەخوا ئەو جەهلی کە بەهۆی ئەوانەوە بڵاو بۆتەوە بە دڵنیایی سەریان نەخوات زۆر باشە کاک کاوێز دوا سەرنجی بەڕێستان وڵا ئەوەی کە گرینگە ینی ئەبێ ئەمە کوردانە بیرکەینەوە مەسلەی ینی کورد دەبێ مەسلەی حزبایەتی تێپەڕێنێت تۆ لە کاتی خۆیان لە کۆبنەوەکان تا لەوەی کە بتەوێت حزبەکە سەرکەوتی بێ زۆرترین کورسی بێنێت لە بانگەشەی هەڵبژاردنە حزبێکی دەرەجەیەک بە بەڵام ڕوانینت بوو هەموو پرسەکانی ژیان نابێت زۆر حزبیانە بێت ئەمە یەک لەو گرفتانەیە کە کۆمەلگای ئێمەی دابش کردووە بە جۆرێک کە بەڕاستی ئێستاکە هەر ببینێت تۆ تێبینی ئەوە بکە لە کەرکووک چووکە پارێزگارێکی عەرەبی لێیە کورد خۆی لە قەرەی هەڵبژاین خۆپیشاندان نادا کە لەوانەیە لێرەیش نیگەرانی و ناڕەزایەتی ئێزگار زۆر و فراوانیشە بێ بەڵام بۆچی ئێمە لە هەرێمی کوردستان دایمەن لە نێو خۆمانە ئەمەندە بە جەرگین بەرامبەرەوەی کە یەک بشکێنین چوزانم بە جۆرێ لە جۆرەکان زیان بە خۆمان بگەێنین بەڵام حازر نەبین حاضر نەبین لە شوێنەکانی تر ئەو ڕۆڵە ببینین کە خەڵکی تریشە ساوانی کە داوای خۆپیشاندانەکەن لە هەرێمی کوردستان خۆ لە کەرکووک نوێنەریان هەیە بۆ داوایەکی لەو چەشنە ناکەن لێرە کەم کورتی نیە مەبەستمەوەیە ینی ئێمە جارێ ڕوئیامان بۆ هەموو ئەو پرسانە ڕوئایەکی کوردیانە بێ بەڕاستی کە ئەوە بوو
من پێم وایە بەشێکی زۆری کێشەکانی ئێمە لە هەرێمی کوردستان لاری کەملی تیەگەین لاری کەملی تیەگەین کە ئێمە کێشەمان چییە؟ ئەگەر کێشەمان لە شێوەی حکومڕانەیە کە ئێستا کاتی هاتووە تەبان پارتی و یەکێتی ناتوانن ئەبێت لەوە دڵنیا بن بۆ فۆرمەی حکومڕانی 30 ساڵی ڕابردوو ئیداری کوردستان بدەن ئەبێ بیگۆڕن ئەبێ بەخوا نەبچنەوە پێداچوونەوەی پێ بکەن. ئەگەر نەبێ زانی دای من ئێمە تووشی ئەو بەرێککەوتنانە ئەبین لەگەڵ هێزی تر کە هەردێ هێزی تر زیادە بێ و ناڕزایی خەڵکیش فراوانترێ بێ کە ئەمە بەڕاستی بۆ سروشتی حکومڕانی لاریمی کوردستان جێ مەترسیە ئەبێ بەوردی پێداچوونەوەی پێ بکرێ. سوپاس بۆ بەڕێز کاوێس مەلا پەروێز کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان و کاتنووسەر ڕۆژنامەنووس. سوپاس بۆ بەڕێز پەیمان عەزەدین پارێزەر. سوپاس پەیمان خێر بێن. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خۆی گەورە خواتان لەگەڵ.